دەچینە لای تەوەری کۆتایی و سێمی بانی کورسان نیوز بێگومان بۆ چارەسەرکردنی بەرکەوتوانی چەکی کیمیایی لالایەن یەکێتی نیشتیمانی کوردستان و تیمێکی پزیشکی ئێرانی هێنراوەتە نەخۆشخانەی هەڵەبجە و تێدا چارەسەری برینداران و بەرکەوتوانی چەکی کیمیایی دەکرێت. ئەمانێ زانیاری وەرگین لەبارەی کاری ئەو تیمە پزیشکی و چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیایی لە هەڵەبجە. ڕاستەوخۆ لە پارێزگای هەڵەبجەوە بەڕێز دکتۆر ئازاد مستەفا بەڕێوبەری گشتی تەندروستی پارێزگای هەڵەبجە لەگەڵمانایە. دکتۆر سڵاو لێبێت و بەیانیت باش. سەرەتا ئەمێ بزانم ئەو تیمە تەندروستیە ئێستا سەرقاڵی یعنی بە بەردەوامی سەرقاڵی ئەوەن کە پشکنین بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی بکەن و ئەو پشکنینانەی دەکەن لە چ بوارێکایە؟ بەڵێ بەیانیتان باش. بەڕاستی ئێستا لە سەروبەندی 34 هەمین ساڵیادی کیمیابارانی هەڵەبجەدا نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی نەک تەنها بەرکەوتوان لە ناو پارێزگای هەڵەبجە دەبینێ، بەڵکو باوەشی لێپرسراوێتی و خۆ بە لێپرسراوزانی لە کەیسی بەرکەوتوانی چەکی کیمیایی لە هەموو سنووری هەرێمی کوردستان ئەزانێ. خۆشبەختانە ئێستا بە هەوڵی کۆماری ئیسلامی ئێران و یەکێتی نیشتیمانی کوردستان توانیمانە پسپۆرتترین باشترین پزیشک لە کۆماری ئیسلامی ئێران و هەروەها لە شاری تاران بهێنینە هەڵەبجە. ئێستا من قسە لەگەڵێەوە دەکەم سەرقاڵی بینینی بەرکەوتوانی چەکی کیمیاوین کە ئێستا گەیشتە ناو نەخۆشخانەکە لە گوندی قەرەداخی لە گوندی دووکانی قەرەداخ. ئەوەی کە گرنگە بزانین بەرکەوتوانی چەکی کیمیایی پاش ئەو ماکە دوور و درێژەیان بە بەرکەوتن بە چەکی کیمیایی بە چەکی مەستەرد گاز بە چەکی گازی غەردەل و هەروەها چەکی نێرف ئەیجنت، ئەوەی کە ئێستا بەرکەوتوان لەم شارەدا ئەیگوزارێنن ژیانێکی سەختە، ئەناڵێنن بەدەست نەخۆشیە دەرونیەکان، نەخۆشی هەناسە و سنگیان، نەخۆشیەکانی چاو و کەمبینین یاخود هەندێکیان تا ئاستی کوێر بوون و نەخۆشی پێست. ئەمانە چوار جۆرن لە نەخۆشی کە بەرکەوتوانی چەکی کیمیاوی دەناڵێنن پێیانە وەکو ماکی بەرکەوتن بە چەکی کیمیاوی کە درێژخایەن و پێویستی بە چارەسەرە. من زۆر بەداخم کە 34 ساڵە بەرکەوتوانی چەکی کیمیاوی لەم شارەدان بەم هەموو معاناتەوە هێشتا نەخۆشخانەیەکیان نییە کە شایانی خۆیان بێ. ئەوەی کە کراوە تا ئێستا لە ناو نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیاوی بە هەوڵی کەسی حزبی ڕێکخراوەیی بووە. باش من هەوڵەکانی حکوومەت هەمووی سفر ناکەمەوە، بەڵام کەمتەرخەمیەک هەبووە بۆ لەبەرەوەی تا ئێستا کۆمپانیای جێبەجێکار ئەو نەخۆشخانەی ڕادستی ئێمە نەکردووە وەکو حکوومەت و هیچ ئیجراتێکشی بەرامبەر نەکراوە. من زۆر داوام کردو کە ئیجراتی بەرامبەر بکرێ، بەڵام نەکراوە. هەندێک لەو ئامێرانەی لەلایەن بەڵێندەری ناوەندی و سانەویەوە براوەتە دەرەوە و لە پای پارە براوە. ئەمانە چەند کێشەیەکن کە لە ناو نەخۆشخانەکە کەڵەکە بوون. بەڵام منی لێپرساوی کەرتی تەندروستی چیم کردووە و لەگەڵ هەڤاڵانە ئەوەی کە کردومانە ئێستا نەخۆشخانەیەکی فرەپسپۆڕیە. ئێستا کە من قسەت بۆ ئەوکەم لە سنووری پارێزگای هەولێر و سلێمانیەوە خەڵک دێت لە ناو ئەو نەخۆشخانەیە عیلاج دەکرێت. عیلاجەکانی لەکوێوە هاتوون بەدەر لەوەی کە حکوومەت بودجەیەکی بۆ داوین کردوین. حکوومەتی فەڕەنسا بڕێک دەرمانی باش و ئامێری پزیشکی بۆمان هێناوە. یعنی ئەمێ ئەوەت پێ بڵم ئێمە دەستەوەستان نەوەستاوین تا بەرکەوتوانی چەکی کیمیاوی گیان لە دەست بدەن شەیدەکانیان زیاتر بێت. بەڵام دۆ لاشۆ لەگەڵ حکوومەتی خۆمان هەموو کات هاوتەریب بیستومانە خزمەتی بەرکەوتوان بکەین و داوامان لێ کردو تا ئێستا داواکانمان جواب نەدراوەتەوە. بەڵێ دکتۆر لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەوەی کە تۆ ئاگاداربی تا ئێستا ئەو ڕێژەی بەرکەوتوانی چەکی کیمیایی چەندیان تا ئێستا چارەسەر وەردەگرن و ڕوودەکەنە نەخۆشخانەکانی تایبەتمەند بە چارەسەرکردنی چەکی کیمیایی؟ تەنها نەخۆشخانەیەک لە هەرێمی کوردستان هەبێت کە عیلاجی بەرکەوتوانی چەکی کیمیایی تیابێ، نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی. بەدەر لەوەی ئامێری پزیشکیان پێویستە کە پێویستەکان لە ماڵەوە هەیان بێ. هەندێکیان پێویستیان بۆیە کە لە ناو نەخۆشخانە بخەوێنرن، چونکە لە کاتی خەوتندا تووشی ئەوە دەبن کە هەناسە ناتوانە بدەن.
توش پێڵن بە تێرمە عیلمیەکەی سلیپ ئەپنیە ئەمانە پێویستیان بۆیە کە چاودێریەکی نزیک بکرێن بەڵێ ئێستا ئەم خزمەتانێک کە ئێستا بۆم باس کردی هەمووی لە ناو نەخۆشخانەکە هەن نزیکەی 2500 کەس داوایان کردووەکو بەرکەوتەی چێک کیمیاوی لە ناو هەڵەبجە بناسیێنرێن ئێمە چیمان کردووە بۆ ئەمە لەبەرەوەی پاک و پیس لە یەکجیا بکەینەوە لەبەرەوەی شایستە و ناشایستە لە یەکجیا بکەینەوە پرۆژەیەکمان تەقدیم کردو بۆ وەزارەتی تەندروستی کە تیایدا وەزارەتی داد وەکو دادگا و هەروەها وەزارەتی تەندروستی وەکو کلینیکی و هەروەها وەزارەتی شەیدان وەکو هێنانەوەی ئەو مەلەفانەی لە کۆماری ئیسلامی ئێران لە شارەکانی کۆماری ئیسلامی ئێران ئەو کاتێک کە 1970 ئەو بەرکەوتوانە چوونەتە ئەوێ ئەم مەلەفانە هەمووی بهێنرێتەوە ئەتوانین بەو تێستە کلینیکیانەی کە لە ناو نەخۆشخانەکە دەکرێت تێستی هەناسە و هەروەها ئەشعەی سیتیسکانی سنگ و هەروەها چەند تێستێکی ترکە وا لە پزیشکەکە ئەکات ڕاستەوخۆ بزانێت ئەو کەسە ئەو ماکانەی کە لەنا هەم لە ناو ئەشعەکەی هەم لە ناو فەحسەکانی دەرەکەوێت بەرکەوتووە بەچێکی کیمیاویان نا ئەم پرۆژەیە بە تێر و تەسەلی دراوەتە وەزارەتی تەندروستی بۆی پێداچوونەوەی ئەم بەرکەوتوانە دەست پێ بکرێ چیدی خەڵک مزایدایان پێوەنەکە من زۆر بەداخم لەوەها یادێکدا باسی مزایدە ئەکەین بە بەرکەوتوانی چێکی کیمیاویەوە بەڵێ مزایدەی سیاسیان پێوە دەکرێت بەڵامەوە ئێمەی ناهێڵین بە قەرز و بە فەرز بێ ئەبێ و نەخۆشخانەیە بەڕێوە ببرێ من جێی دەستخۆشیە ئێستش حەزەکەم باسی بکەم کە ئەم شەو لەبەر ئەوەی کە کەمی دەرمان بوو کەمی تەنانەت گاز و سوتەمەنی بوو بۆ ئەمبولانسەکان خاتو شانازی براهیم محەممەد کە 50 ملیۆن دیناری پێشکەش بەو بەڕێوبەرایەتیە کردووە پێشکەش بۆ نەخۆشخانەیە کردووە لەم وەها ساڵیاد و لەم کاتە هەستیار و ناسکەدا بۆ ئێمە بەدەر لەوەی کە جێی پێزانینە ئەتوانی کارەکانمانی پێ بکەین بەڵام مەبەستەکەمەوەی پێتان بڵێم کە ئێمە دەستەوەستان ناوەستین بەرکەوتوانەوە بن بەڵام پێویستەکە 2 بار و 3 بارە لە ساڵیادەکانە بە گفتارەکان تەنها نەبێت بە وتار نەبێت بە ڕەفتار بێت بە کردەوە بێت ئێستا خۆشبەختانە باشترین پسپۆری کۆماری ئیسلامی ئێران لە بواری نەخۆشیەکانی هەناسە ئەتوانم بڵێم لە 33 ساڵی ڕابردوو بەرکەوتوانی چێکی کیمیاوی هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم جۆهدە شخصیەکانی خۆیان هەمویان چوونەتە لای ئەم پزیشکانی کە ئێستا ئێمە هێناومانن ئێمە هێناومانن لەوێ عیلاجیان بۆ ئۆکرێت هەندێکیان پێویستیان بە نەشتەرگەریە ناونووسیانەکەین بۆی بیان نێنین بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەر چوونە دەرەوەیان بدرێت خۆ ئەگەر ئەو ڕەزامەندێش نەدرێ ئێمە ڕێگەی ترە دۆزینەوە بەڵام حکوومەتی خۆمانە پێویستەکە پشتگیری بەرکەوتووەکان بێت چونکە کەسانێکن کە بەردەوام پێویستیان بە هەمەوەیە کە ئاگاد لیان بێ هەم پێویستەکە بە بەردەوامیش عیلاج وەرگرن باش دکتۆر ئەوەی کە ئەو تیمە پزیشکیە ئەنجامیەدەن لە پشکنینەکانیان بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی تا چەند پسپۆری تایە کە وەکو خۆش ئاماژۆ پێکرد کە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە نەخۆشیێکی بەرکەوتوی چەکی کیمیایی پێویستی پێێتی و ئێستا لە ناو یعنی هەرێمی کوردستانە ئەو پسپۆرە خۆی هاتووە و خۆشی پشکنینی بۆ دەکات و دەیبینێت یعنی چەند کەیس هەیە کە هەتا ئێستا پشکنینێکی ئەوهای بۆ نەکرا و سوودمەند دەبێت لەم تیمە پزیشکی کە هاتۆتە هەرێمی کوردستان من بۆ خۆم نزیکەی 13 ساڵە لەگەڵ بەرکەوتوانی چێکی کیمیاوی دەست و پەنجەم نەرم کردووە لە پێدانی عیلاجیان لە کاری ڕێکخراوەی لە ئێستش لە کاری ئیداری من ئەگەر بە ناوی هەمویان نەزانم بە شێوە هەمویان نەناسم زۆر بەداخم هەندێک بەرکەوتە کە ئێستا لە ناو هەڵەبجەدا دەژی ئێمە لەلایەن تیمەکانمان و تەلەفۆنیان بۆ کراوە کە داوایان لێکراوە بێن پزیشکی پسپۆر یعنی من پێ دەڵێم پسپۆرترین پزیشکە لە هەم لە عێراق هەم لە تەنانەت لە من پێشووتر لەگەڵم پزیشکانە بووم لە لاهای لە ڕێکخراوی OPCW باشترینەکانە ئەتوانم بڵێم لە شەرقی ئەوسەط هێناومانەتە ئێرە پشکنینیان بۆ ئۆکەین ئەوان نەهاتوون یعنی ئەو بەرکەوتوانە هەندێکی لەو بەرکەوتوانە نەهاتوون بۆ ئەوەی پشکنینیان بۆ بکرێ بۆ لە ترسی ئەوەی هەندێکیان من حەکەیان ئەبڕێت چونکە ئەزانن ئەو نەخۆشیەی کە ئەوان ئیدعایەکەن هەندێکیان شایستە نین ئەو من حەیەشکە وەریەگرن پێویست ناکا وەریگرن
لەبەرەوە بێ یەکەم حکوومەت یاریێمی کوردستان لە هەنگاوە یعنی ئەو چاکسازیەکانی کەسانە بە بەرکەوتوو نین لیستی بەرکەوتوانی چێکی کیمیایی بەڵێ بەرکەوتوو نین ناشایستن پێویستەکە حکوومەت یاریێمی کوردستان دووبارەیەکەمەوە لە هەنگاوەکانی چاکسازی یەکەم مەلەف دەست بێت بۆ ئەو مەلەفە هەندێک ناشایستن دەریانکە و هەندێکیان شایستن تا ئێستا هیچ ئەوەیەکیان نییە هیچ دەرەتانێکیان نییە هیچ موچەیەکیان نییە پێویستەکە بخرێنە ناو لیستەوە دێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت بەڵێ پسپۆرترینن لە کارەکەی خۆیان ئێستا لەو نەخۆشخانەیە کە عیلاجەکەن عیلاجی بەرکەوتوانی چەکی کیمیایی پێشووتریش هەر مەلەفەکە لە دەستی ئەم پزیشکانە بۆ کە ئێستا لە ناو نەخۆشخانەکەن ینی وەگوتم ئەگەر حکوومەتی هەرێم نردبێتی کە نزیکەی سی و ئەوەندە جار لە ڕێگەی وەزارەتی شەیدان و هەندێک لە ڕێکخراوەکانەوە خەڵک براوەتە دەرەوە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە لەلایەن سەرۆکایەتی هەرێمەوە ئەمانە براونەتە دەرەوە بەڵام ئێمە ئەمانەوە ڕێچکەیەکی زانستی نەخشەڕێگایەکی زانستی بۆ دابنین بە کللتورکردنی چوونە دەرەوەی بەرکەوتوان ئەمە نابێتەوە هەندێک کەس بەکاریانێنێ بۆ گلەیکردن لە حکوومەت لەوەی کە کاری ڕێکخراوەی خۆی گەرم کات بەڵام ئێمە ڕێگەمان بەوە نەدا و ڕێچکەیەکی زانستیمان بۆ داناوە بەڵێ تۆی بەرکەوت ئەگەر پێویستت بە عیلاج ئەوە نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیاویە ئەگەر پێویستت بە چوونە دەرەوەی وڵاتە پێویستەکە ئەو پزیشکانە لێرە پۆلێن بەندی ئەو نەخۆشخانە بکەن پاشان بچنە دەرەوەی وڵات ئێمە بۆ ئێستا ئەو کەسانە ئەدەنێنێ دەرەوەی وڵات کە پێویستیان بە چاندنی گلێنەی چاوە هەنگاوی داهاتوومان بۆ ئەوەیە کە سێتی چاندنی گلێنەی چاو بۆ نەشتەرگەریەکە بهێنینە ناو نەخۆشخانەی چیدی پێویستمان نەبێ چونکە پێویستەکە 34 ساڵ ئێستا تۆ بنیادت هەبێ بنیادێکی زانستی بناغەیەکی زانستی بۆ نەخۆشخانەی دانێ خۆ تا چەند چاوەڕێگەی تۆ خەڵک ببیتە دەرەوە ئێمە ئێستا هەنگاوەکانمان بەرەو ئاڕاستەی ئەوە ئاڕواکە بەرکەوتوانی چەکی کیمیاوی لە ناو زێدی خۆیان لە ناو نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیاوی چارەسەر بکرێن نەک تەنها بەرکەوتوان تەنها لە هەڵەبجە خۆشبەختانە ئێستا بووینەتە لانکەیەک بۆ بەرکەوتوان ئێستا حالیان کە من قسە لەگەڵ تۆکەم بەرکەوتوان لە گوندی دووکانی قەرەداخ لە بالیسان لە شێخۆسان لە گۆبتەپە و لە عەسکەر بەدەرلەوە لە سنووری پارێزگای هەولێر لە شەقڵاو لە بالیسانی شەوە هاتوون ئەمە بۆ خۆی هەنگاوێکە ئەگەر حکوومەت یاریێمی کوردستان بیەوێت ئەم نەخۆشخانەیە وەکو پرۆژەیەکی نیشتیمانی لێ بکات ئەتوانێت بێتە نەک نەخۆشخانەیەک بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی لە هەرێمی کوردستان بگراتوان لە شوێنەکانی تریشەوە لە دەروی هەرێمی کوردستانی شۆ بێنەوە ئێمە هیوادارین هیواخوازین لە 34 ساڵن لە 34 ساڵی کیمیابارانکردنی هەڵەبجەدا چیدی ئەم خەمە کەڵەکە بووانە هەڵنێینەوە قەتماغی ئەم برینانە دووبارە نەکولێنینەوە پێویستەکە حکوومەت یاریێمی کوردستان پشتگیری تەواوی ئەم نەخۆشخانەیە بکە بەڵێ دکتۆر من دوا پرسیار لە بەڕێز دەکەم ئەم هەنگاوەی کە ئێستا تۆ باسیەکەی بۆ ئەوەی کە ئەم پسپۆرانە هاتوون و تیمێکن لە ڕێگەی شێتی نیشتیمانی کوردستانەوە هاتوون کە بەرکەوتوان دەبینن ئێوە وەکو تەندروستی هەڵەبجە چۆن پێشنیار دەکەن بۆی کە ئەم جۆرە لە تیمەکان بەردەوامیان هەبێ بۆ ئەوی کە بە بەردەوامی ئەو کەسانەی بەرکەوتەی چەکی کیمیایین چاودێری بکرێن و چارەسەری گونجاو وەربکرن ئێمە ئێستا لەگەڵ ئەو پزیشکانەی کە لە ناو نەخۆشخانەکەن پزیشکی سپۆری خۆمان لە بواری خۆمان پزیشکی گەنجمان داناوە بۆ ئەوەی فێر بێت لەو کارەی لەو ممارسەی ئەو ئیشە بکات کە بەرکەوتوان بۆیان ئەکرێت لە ناو نەخۆشخانەیە هەنگاوەکانی ئێمە بەوەیە کە کادری خۆمان پێ بگەێنین بۆی ئەو نەخۆشخانەیە ببێتە شوێنێک پێویستی چیدی بە خەڵکانی دەرەوە نەبێت بهێن لەو نەخۆشخانەی خزمەت بکەن دڵنیابە بەرکەوتوانی چەکی کیمیاوی یا هەڵە تێگەێنراون یا هەندێک لە نەخۆشیەکانیان ڕاستە پێویستی بە دەرەوەی وڵاتە بەڵام هەندێک لێرە و لەوێ بەکارهێنرێن ئەو نەخۆشیەی کە بەرکەوتوانی چەکی کیمیاوی هەیەی چارەسەر نابێت بەڵام ڕاگررتنی نەخۆشیەکەی ئامانجی ئێمەیە هەدەفی ئەساسی ئێمە ڕاگررتنی نەخۆشیەکەیەتی بەوەی کە نیشانەکانی خراپتر نەبێت بەڵێ ساڵ بە ساڵ خراپتر بن ئەگەر عیلاج نەبێت ساڵ بە ساڵ خراپتر بن ئەگەر ئامێری پزیشکی و ئامێری هەناسەدانی دەستکردیان لا نەبێت دروستکەری ئۆکسسیژین بەڵام هەوڵەکان بەرەو ئاراستەی ئەوەن چۆریەتی ژیانی ئەو بەرکەوتەیە بگۆڕی بە ئاراستەی کەمکردنەوەی نیشانەکانی بە ئاراستەی ئەوەی کە بەرکەوتوانی چەکی کیمیاوی نەناڵێنن زیاتر بەدەست ماکەکانی بەرکەوتن بە چەکی کیمیاوی
ئەگەر ناڕەحەتێکیشیان هەبێ ئێمە 100% خۆمان بە لێپرسا و لەو شتانە ئەزانی کە بەرکەوتوان هەیەە دووبارەیەکەمەوە سپاس بۆ کۆماری ئیسلامی ئێران سپاس بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە ساڵیادەکان تەنها بە گفتار بەڕێ ناکەن بە کردار توانیان بەرکەوتوانی چی کیمیایی بێهیوانەکەن نەک بەرکەوتوان تەنها لە هەڵەبجە بگرەوەی پارێزگای هەڵەبجە و پارێزگای سلێمانی و هەولێر زۆر سپاس بۆش. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئازاد مستەفا بەڕێوەبەری گشتی تەندروستی پارێزگای هەڵەبجە سپاس بۆی کە لەگەڵمان ئامادە بوویت.